مەڵازان و خۆشەویستانمان و باوەتەی کە پێشەکی ئاماژەمان پێکرد باسکردن لە سەلامەتی و تەندروستی لە شوێنی کاردا باسیێن بابەتە دەکەین بابەتێکی گرنگە کە ئەمڕۆ ڕۆژی گیانی سەلامەتی و تەندروستی کارە لە تەواوی جیهاندا کۆمەڵێک سیمینار و کۆمەڵێک بابەت پێشکەش دەکرێت بۆ هیوایە کە خاوەن پیشەکان و کرێکاران بە سەلامەتی و کارەکانیان ئەنجامدەن و گرنگترین ئەو ڕۆژێنانەی کە پێویستە بە سەلامەتی کارەوە جێبەجێ بکەن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک بەکر حسێن سەرۆکی سەندیکای پیشەوەران لەقی سلێمانی کە لێرە میوانەکە بەکریان زۆر بەخێر بێن. حتمما ئەمە مۆزوعێکی زۆر گرنگە کاک بەکر کە ڕۆژێکی گیانی بۆ دانراوە. بۆچی گرنگە؟ بۆ بێت احتیمامێکی زۆر بە سەلامەتی بدرێت لە شوێنی کاردا. دەستان خۆش، ئەمە سەرەتا پیرۆزبایی لەسەر جەم کرێکارانی گیان و بەتایبەت کرێکارانی کوردستانەکەم بەڕۆ بە هۆکاری هەم ڕۆژی سەلامەتی کار و هەم ڕۆژی بەرخوردان و تێکۆشانی کرێکارن. دیارە لە ئەنجامی شۆڕشی پیشەسازی لە ئەوروپا، لە ئەنجامی و گۆڕانکاریانەی کە لە بواری پیشەسازیە دروست بوو، کۆچکردنی بە کۆمەڵی جوتیار و ئەوە لە دەست دەرەوە گووانە بۆ شارەکان و ئەم حاڵەتانە زۆر شتی بووە هۆکاری ئەوەی کە مرۆڤەکان هەمیشە ژیانیان لە ترسناک بێت، چونکە ئەمانە بە کۆمەڵ ڕویان کردە پیشەکان بۆ ئیشکردن. ئێستاش دوای ئەوە کۆمەڵێ بڕیار و کۆمەڵێ ڕاستپاک بڕیاری باشوانە بە تایبەت ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ILO لە 2023 ڕۆژێکی 28 نیسانیان دیاری کرد بە ناوی ڕۆژی پاراستنی کرێکاران. دیارە پاراستنی کرێکاران لە شوێن کار ئەو ترسناکیانەی کە تووشێوێ. لە هەرێمی کوردستانیش ئێستا کۆمەڵێک کارگەی گەورە و ئەوانەی پیشەسازی برەوی پێدراوە بەو هۆکارەوە زۆر جار حاڵەتی نەخوازرا و ڕۆیە دەبینین کرێکار تووشی پێکانە بێ، تووشی گیان لە دەستدانە بێ. ئەمانە هۆکارن لە یاسای کاری بەرکار کە ئێستا یاسای ژمارە یەکی ساڵی 1970 لە ژمارە 1970 باسی کردووە بۆ خاوەن کە ئەرکی خاوەنکار چییە بۆ پاراستنی گیانی کرێکارە. زۆر باشە. سەلامەتی لە شوێنی کاردا تەنها لە ڕووی جەستەییەوە دەیگرێتەوە یاخود دەکرێت سەلامەتی دەرونیش بابەتێک بێلەوە؟ لە چەند جۆر مەسەڵەن ئەوە ترسناکی هەیە، ترسناکی فیزیایی هەیە، کیمیایی هەیە، جەستەیی، کۆمەڵایەتیش هەیە. یعنی ئەمانە زۆرە ئەکرێ بە پێویستە مەسەلەی پاراستنی ژینگە و ئەوانە بۆتە گیانی کرێکار بۆتە سەرچاوەیەکی زانستی باش. ئێستا بەڕاستی ئەوێ بە شێوەیەکی زانستی تەعامل لەگەڵم حاڵەتە بکرێ، چونکە ئەم حاڵەتە ڕۆژ بە ڕۆژ لە ئەنجامی پێشکەوتنی تەکنەلۆژیەوەمانە ترسناکیەکانی سەر مرۆڤ زیاد. لەبەرەوە پێویستە هەیئەتی باشی بۆ دیاری بکرێ. پێویستە ئێستا لە عێراق سەنتەرێکگەیە بە ناوی سەنتەری تەندروستی و سەلامەتی بێوەیی. ئەوە سەنتەرێکی گەورەیە بە ڕێوەبەراتێکی گەورەیە ئەندامی خۆی، بەڵام لە کوردستان ئەمە نییە. بەشێکگەیە لە بەڕێوەبەراتی کە پێڵێن بەشی تەندروستی و بێوەیی، بەڵام ئەم بەشانە لاوازن لە هەرێمی کوردستان بەڕاستی وەکو لاوازن لەبەرەوەی حکومەت ئێتیمامێکی زۆری پێنایە. ئەژبینن وەکو ڕاگەیاندکار دەبینن ڕۆژانە و مانگانە هەواڵی دڵتەزێن لەسەر ڕووداوی کار مەسەلەن ئەوانە دەبینن. هەندێک شوێن هەیە لە ڕووی سەلامەتیەوە مەسەلەن فیزیاییەوە تیشکی تایە، مەسەلەن دەنگەدەنگی تایە، دەنگەدەنگی ئالاتەکە، ئەمانە هەمووی تەسیراتی هەیە و پێویستە لەسەر خاوەنکار بەڕاستی ئەو کرێکارەی لە هەر شوێنەکە ئیشەکە ئاگاداری کاتەوە لە مەترسیەکان و ئەو شتانەی پێویستەتی بۆ خۆپاراستنی کرێکارەکە بۆی ئامادە. بێنمە کاک بەکرد لە کوردستانی ئێمەدا ینی زۆربەی ئەو ڕووداوانەی کە لە شوێنی کاردا ڕوودەدەن کەوتنە خوارەوە ئەوم بۆچی ئەگەڕێتەوە؟ پێوەستە بە هوشیاری خاوەن پیشەکە یاخو کرێکارەکەیان بۆچی بم چەشنەیە کە زۆرتی ڕووداوەکان لەم جۆرن؟
بەڵێ دیارە هۆکاری کەوتن خوارەکان زۆربەی بواری بیناسازیە بەڵێ لا پرۆژە نیشتەجێ بۆ نەکانە هۆکارەکەش ئەوەیە زۆرجار کۆمپانیەکان گرێبەز لەگەڵ چۆنەڵێ مقاولی سانەوی ئاکەن وەسەتاکەن ئەم مقاولاتانە زۆر مهتەمنین بە بواری سەلامەتی و ئەوەی کرێکاروە بەشێکشی ئەگەڕێتەوە بۆ یعنی ئێمالکردنی کرێکار خۆی وەکو پێویست واجبە تۆ کرێکار لەو شوێنانەیشەکە بەڕاستی هەموو خۆپارێزێکی بۆ دەستەبەر بکە واجبێتی بەڵام بەداخۆ زۆر جار ئەوە بە پێی بڕیارێکی وەبزان وەزارەتیش لەسەر خیاڵیم ئەو کۆمپانیا سانەویانەی کە گرێبەستەگەن لەگەڵ کۆمپانیای سەریکی پێویستە هەموو ئیمتیازەکانی مافەکانی کرێکاران لە عقدەکانە لە گرێبەستەکە هەبێت ئەمە تا چەند جێبەجێ کراوە ئەوە شتێکی کەیە بەڵام زۆربەی ئەم حاڵەتانە قوربانیانە لە بواری بیناسازیە هۆکارێشکەشیەکەوێتەوە دەگەڕێتەوە بۆ ئیهمالکردن یعنی تۆ بەڕێوەبەری شوێنەکە مۆندیسەکان مەساو شوێنانەی سەرپەرشکاری شوێنەکە لەبەرەوە گەر من سەرپەرشاری شوێنێ بمەگە کرێکارێکم بینی لە بەرزاییەک و ئەدەواتی خۆپارێزی پێنەبوو چۆنە هێڵم ئیش بکە بەڕاستی ناوێ بێڵە ئیش بکاتەوە بە دایگیری و هەموو شتێک ئینزاریکە یاگاداریکەیت زۆر باشە کاتێک کە خاوەنکارێک ئەم ڕێنمایانە جێبەجێ ئەکات وەروەها سەلامەتی بۆ کرێکارەکان و کارمەندەکانی دەستەبەر ئەکات لە ڕووی ئابووریەوە هیچ قازانج ئەکات یعنی خاوەنکار بزەبت چۆن مەسەلە ئەم کرێکار بۆ نمونە یاسایەکیە لێرە ئەگەر کەسێک لە شوێنی کارەکەی بریندار بوو ئەرکی چارەسەرکردنی بکەوێتە سەر کۆمپانیاکە ئێستا خۆی هەروایە ئەگەر ئەم هەر کرێکارێک لە کۆمپانیاکانە تووشی حاڵەتی بەرکەوتن بێت کۆمپانیا پێویستە چارەسەری بگرێتە ئەستۆ کاتە لە قازانجی کۆمپانیا شوێنی کارەکانە کە سەلامەتی دابین بکەن بەتەکیت زۆری چونکە هەموو مەسئولیاتێکی ئەو کرێکارە لەسەر خاوەنکارە هەر لە هەر حاڵەتێکی نەخوازرا و بەرپرسە لە ڕۆیاسایەکەی کە تووشێوێ مەسەلەن قەرەبووکردنەوەیە زیانگە مەسەلەن ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێ ئەمانەمە لەخدە بۆیە مەسەلەی خۆپارێزی بەڕاستی پێویستە خاوەنکارەکان پێش هەموو کەس زیاتر پێداگر بن لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتانە لە شوێن کارەکانە بەڵام خۆشبەختانە ئێستا لە زۆربەی کارگەکانە ناڵم زۆربەی کارگە و دامە بەشی سێفتیان هەیە لیژنەیان هەیە مەسەلەن کرێکار ئاگادارەکرێتەوە بە پێی یاسا بێ ئاگاداری کەیتۆ کە ئەدەواتەکانی بەکارنێنە شتەکانی بۆ کڕێ پیاڵاوە جلە بەرگا بە پێی شوێنەکانی ژەگۆڕێ مەسەن شوێنی وایە پێویستە جلەکەی تایبەت بێ لەوانە مەسەلامانەی لە کوورەی کارگەی ئاسنەکان کارەکەن پێویستە جلەکانیان مقاومەی سووتان بکات چۆنەڵێ لە هەر حاڵەتێک ئاشتێ بوو ئەم جلە هیچی لێ نەیە لانیکەم بۆ 10 دقەیە بۆ 5 بۆ شتیان تا ئینسان بە پێی شوێنەکان جلوبەرگ و پێڵاو و شتەکانە گۆڕێ لە کارگەیەکی دەرمانە جیاوازترە پێویستە مەسەلەن ژوورەکان چۆن بێت چونکاوانە مەوادی فیزیایی و کیمیایی و ئەو شتانەی تیا بەکارێ زۆر وریان کاوەکرد لیژنە چاودێرەکان تا چەند ڕۆڵیان ئەبێت یاخود گرنگە سەردانی پرۆژە و ئەو شوێنانە بکە کە کاری تێدا ئەنجام بدرێت چ کرێکار بێت چ پیشەوە بێ بۆی کە ئاگاداری سەلامەتی ئەم کرێکارە بێت لە شوێنی کاردا ئەگەر کەم و کورتیەگە بوو ینی خاوەنکار ئاگادار کاتەوە یاخود بە جۆرەکان کرد زۆر زاق بوو شتێکی زۆر گەورە بوو خاوەنکار سزا بدرێتەوە لیژنەکان بتوان چاودێرێکی وردی ئەم بابەتە بکەن دیارە لیژنەی سەلامەتی لە بەڕێوەبەرایەتی قایمەتی سلێمانی لیژنەیەگەی پێوەن لیژنەی سەلامەتی کار ئەم لیژنەیە ڕۆژانە دەرەچ ئیشیان چاودێری کرێکارەکانە لە شوێن کارەکانە راپۆرتی خۆیان هەیەەوە غەرامە ئەکەنوە هەج شوێنێک سەرپێچی کردبێ ئەوان ئیجراعاتی یاسای خۆی لیژنەکانی بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی کاریش کە ئێمە بەشێک وەکو سندیکاکانی کرێکاران لەگەڵ ئەم لیژنانە دەرەچین کاری ئێمە چاودێری شوێنکارەکانە لە ڕووی ژینگەییەوە
لە ڕووی مەسەلەن تەندروستی شوێنەکە لە ڕووی بەکارهێنانی ئەداواتەکانمان چۆن کرێکارێک ئەگەر جلەکەی لەبەر نەبوو، ئەگەر شوێنەکەی پیس بوو، ئەگەر شوێنەکەی مەسەلەن گونجاو نەبوو، هەواکەی بە نوعی بێ ئەمانە بێ چارەسەری خێرای بۆ بدۆزرێت و گرفتەکان چارەسەر بکرێت. راپۆرتی خۆیانەیە و ئیژاەتی یاساییشەکەی وەختە لە ڕێی مەحکەمەوە هەر کۆمپانیا و دامەزراوەیە گۆکو پێویست نەچێ بەدەم داواکاری دەدرێ بە دادگا. باشە، ئایا هیچ خوڵ و سیمینارێک هەیە بۆ ئەوەی کە ئاستی هۆشیاری کرێکاران و هەروە ئەو کەسانی کە لە شوێنی کاردا ئیش دەکەن ئاستی هۆشیاریان بەرز بکرێتەوە لە باری سەلامەتیەوە؟ بەڵێ، ئێستا ئەمە خۆمان وەکو یەکێتی سندیکاکان یعنی حملەیەکی ئەومان بەزەر لە کۆمپانیەکان چەند سیمینار و ئەوانە من قەراروا بوو 28 لە شوێنێ سیمینارەکەین لەسەر سەلامەتی کرێکاران، بەڵام بە هۆکاری شوکار دواماقسەوە حملەیەکەکەین داوامە لە خاوەنکارەکانەکەین وە سپاسیانەکەین. زۆر شوێن هاوکارن بەجددی بۆ ئەوە هەم قازانجی خۆشیانی تایە و بەشی سەلامەتی شوێنکارەکانیش لەوێ لە کارگەکانە خۆیان سیمیناری دایمەیانە، یعنی بەردەوامیان هەیە مانگانە بۆ حاڵەتەکان لەبەرەوەی هەشت حاڵەتی ڕووبە لەو شوێنانە ئەوان هەشت کرێکارەیە تازاچێ پێویستی بە ئاگادارکردنەوەیە زانیاری پێبەی لەسەر شێوەی ئیشەکە، لەسەر شێوەی شوێنەکە، ئیش ترسناکی ئیشەکە، ئەمانە ئەوان خۆیان سێونە و ئێمە ژۆک و سندیکاکانی کرێکاران بەردەوامین لە سەردانکردنمان بۆ شوێنەکان لەگەڵ کرێکارەکان لە ڕووی وشیاری هەم یاسایی و هەم تەندروستی و ئەوانەیش. یعنی تۆ تەنها یاسای سەلامەتی کار نییە، زۆر شتی کەش لە یاسای کارە هاتووە کە تۆ پێویستە کرێکار شارەزا بێ لەسەر مافەکانی. ئەی تۆ یەکێ لە مافەکانیش بەشی تەندروستیە، یعنی تۆ کە بەشی تەندروستی نەبوو یعنی هیچ. لەبەرەوە ئێمە لە یاسای کار کە بەرکارە لە هەرێمی کوردستان هەمیشە پێ دەوراتمان کردووە و خۆمان لە ناو کارگەکان چەند جار خولی ڕاهێنانی ئەوەمان کردووە لەسەر بوارەکان یاسای کار و سەلامەتی کار باوکاری کۆمپانیاکەنەوە. یاساش بەو ئیمساڵ بەنیازینەوە حملەیە ڕابگەێنی بتوانین لە چەند شوێن و دامەزراوەیەک سیمینار و ئەوە پێشکەش بە کرێکاران بکەین. بێگمە کاک بەکرد، ینی نازم جەنا بەداگادابی لە زۆری لە کارگەکان لە شوێنی کارکردنەکان کە چەند کەسێک کار دەکەن یان یەک کارمەندانراوە بەس بۆی چاودێری کرێکارەکانی دیکە بکە کە ئەو پێداویستیانەی کە بۆ سەلامەتی خۆینی ئەنی جێبەجێیانکە لە کڵاوە لە دەستکێشە لە هێلەکە بۆ بەم چەشتین کە حەز بە بەم جۆرەشتانە ناکەین. ئەم ڕۆتیناتە ناوێنی زۆربەی کرێکار و ئەوانە حەزینێ کڵاو بکاتە سەری یاخود دەستکێش بەکاربێنێ بۆ جۆرەیە ئەبێت کارمەندێک کامرێت چاودێت پێکاتەکەی خۆمان وایە بڵێن ینی پێکاتەی ئەوە علاقەی بە معریفەی ئینسانەکەوەیە وەکو شتێک قورسە لای بەکاری نانیەوە پێشتر زۆرتر ئەگەنا تۆ سەیری وڵاتانی چواردەوری خۆمان بکە مەسەلەن کرێکارەکانیان زۆر ئیلتیزامیان بە بەشی پاراستن و ئەوانەوە هەیە. ینی بچوومەتەوە کۆمپانیا کرێکاری بۆ نمونە تورکی بوون زۆر بەیان سەیرم کردووە تورکەکان بەڕاستی لە بواری هێلک و خۆپاراستن و عینەک و کەمامە و دەستکێش و ئەمانە هەموو شتێکیان پێ بووە. کرێکاری ئێمە گاریگوێ ناوەت تەبیعیە، یعنی قسەمان لەگەڵ کردن و توێتی وەڵی کاکە خۆشمان ناڕەحەت بووین بە دەستە و حاڵەتانەوە کە ئێوە ئیلتیزام بە بڕیارەکانەوە ناکەن کە لە بە پێی یاساکەش بەڕاستی ئەبێ ئیجراعاتی یاسایی بەرامبەرە و کرێکارانە بکرێت کە ئیلتیزام ناکەن بە بەشی سەلامەتیەوەوانە بە پێی یاساکە. لەبەرەوە یا غەرامەیە ماساگادارێکی تۆ غەرامەیەکێکە هەرین کار ئیلتیزامێکی نەکرە وەختە خاوەنکار بۆی هەیە دەریکا لە ئیشەکە دووری بخات. بەکە ڕۆڵی سندیکای پیشەوەران چی ئەبێت بۆ سەلامەتی کرێکاران؟ سندیکای کرێکاران بۆ ئەوەی کە لە سەلامەتی کرێکار بپارێزرێت هانیان بدرێت بۆی کە ئاگاداری تەندروستی و سەلامەتی خۆیان بن. ئێمە وەکو سندیکای کرێکاران دیارە یەکێتی سندیکاکان لە هەرێمی کوردستان چەند
کارێکی هەیە یەکێ لەوانە مەسەلەی چاودێریکردنی یاساکانە لە هەرێمی کوردستان چۆن جێبەجێکردنی یاساکان دوو بەشی وشارکردنەوەی کرێکارانە لە شێوەی کارکردن و ترسناکی کارەکان و ئەوانە ئەمانە کۆمەڵە شتن کە ئێمە بە دوای مافەکانی کرێکارانەوە بین هەر کرێکارێک کە یەتە لای ئێمە کێشەی هەبێ ئێمە بەرەو ڕوویچین ئێمە وەکو سندیکە ئەمە ئەرکمانە ئەرکمانیەک چاودێرە بەسەر یاسا حکوومەتی هەرێمە کە یاساکان چۆن جێبەجێکە دوو پێشنیارەتەکانمان بۆ وەزارەتی کارە چونکە ئێمە لە لیژنەکان لە وەزارەتی کار هاوکارێکی یەکترین مەسەلەن لە لیژنەکانی بەڕێوەبەراتی دەسەبەری کۆمەڵاتی ئێمە نوێنەرەکانی ئێمە لەگەڵ لیژنەکانی ئەوانن ئەو راپۆرتانەی کە دەرچوونیانێ و راپۆرتی کۆتایی لەسەر ئەدرێ بە وەزارە دەگەر ئیمزای سندیکای لەسەر نەبێ قبوڵ ناکرێت لەبەرەوە هەندێشت ڕۆڵی سندیکا گەورەیە ئەکرێت زیاتر مەسەلەن ئیش و کار لەسەر هەم ماف و هەم سەلامەتی کرێکاران بکەن خاوەنکار ئەبێت ینی ئەو چاودێرێکی هەبێ بەسەر خاوەنکارەوە کە ئەو شتانەی کە لەسەرێتی جێبەجێ بکە بۆ کرێکارەکان ئێمە سیاسا هەیە لە هەرێمی کوردستان یاسای دەستەبەری کۆمەڵایەتیە ئەوە بریتە لە تایبەتە بە خانشینکردن و دەستەبەری کۆمەڵایەتی یاسای کارە تایبەتە بە مافی کرێکار و هەم خاوەنکاریش یعنی دوولایەنەیە شتێک نییە یاسای ڕێخستنی نقاباتە مەسەن ڕێخستنی سندیکایە هەچ کرێکارێک کە بێ بە ئەندام مەسەن بۆ خۆی ئازادە مەسەلەن ئێمە لەسەر ئەم سیاسا ئیشەکەین واتە ئەم سیاسا کاری لەسەرەکەین لە هەر شوێنێکە کەم و کوڕەکانی ببینین دەسەڵاتی لێ ئاگادارەکەین و لایەنەکانی لێ ئاگادار واتە خاوەنکار ئیلزامە بە جێبەجێکردنی ئەم بەندەکانی ئەم یاساوە ئەگەر جێبەجێ نەکات تۆ وەکو سندیکاتوانی لە دادگا شکاتی لێ بکەی وەکو کرێکارە توانێت شکاتی لێ بکە لەبەرەوە ئیلتیزامی هەیە بە جێبەجێکردنی یاساکان زۆر باشە ئەگە کرێکارێک لە شوێنی کارەکەیدا ئەو پێویستی کە هەیەی خاوەنکارکی بووی دابین نەکا پێویستە چ ڕێکارێک بگرێتە بەر و چی بکات ئەگەر ئەتوانێ ئەگەر بۆی جێبەجێ نەکرد داوای کە بێ سکاڵای لەسەر تۆمارک ناکرێ خاوەنکار پێداویستەکانی ترسناکی و مەسەلەن لەسەر کار و ئیشەکەی جێبەجێ نەکە لەلای ئێوە سکاڵەکە تۆمارەیان چۆن چۆنیە یا لە بەڕێوەبەرایەتی کار و سندیکا ڕوو لە سندیکاکەیە لە بەڕێوەبەرایەتی کار ئەتوانێت سکاڵا بڵێ من لە فڵان شوێنیشەکەم شوێنەکەم باش نییە ئەوەی تایە خراپە مەسەلەن هەر وەسایلی دوورە لە خۆپارێزیەوە ئەوانەوە ئاگاداری بکاتەوە بە دوواداچوونی بۆکرێ و لیژنەی بۆ پێکەین کاک بەکرێن بەرە کۆتایەکی نەگەر شتێکی دیکەمان باسی بکە یان دوا پەیامت بۆ خاوەنکار و بۆ کرێکاران وەڵا سوپاسانەکەم من داواکارم لە کرێکاران ئیلتیزاماتی خۆیان جێبەجێ بکەن لەسەر کار بە تایبەت لە بواری خۆپاراستنە لە هەر شوێنەکە مادەکانی خۆپاراستن ئامادە نەبوو خاوەنکار ئێمە لێ ئاگادار بکاتەوە یا بەڕێوەبەراتی کار لێ ئاگای بە دوواداچوونی بۆکەن چونکە ئەوە تایبەتە بە ژیانی ئینسانەکان ناکرێت لەبەر شتێکی بەسیط تۆ ژیانی ئینسانێ بخیتە حاڵەتی ترسناکیەوە و خاوەنکاریش بەڕاستی تر لە پێناو بەرژەوەندەکانی خۆی پاراستنی زیاکرد مەسەڵەن ناکرێت ئاگاداری کرێکارەکانی بێ کە ژیانیان نەکرد چونکە هەر مەترسیەک لەسەر ژیانی کرێکارەکان زیانە بۆ خاوەنکارێک زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەکر سێسەرۆکی سندیکای نووسیمە پیشەوەران پیشەسازی لەقی سلێمانیە خۆ بەڵێ سەر دوو چاوەڕ سپاسانەکەی